لە دوێنێکەوە سڕێ علاقیمان گرتووە ئێستا بڕیارێک دراوە کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بکەنە دووشەمەوە. سڕەمان لە دوێنێکەوە گرتووە بە ڕەنگە سێ شەو بەرناکەێت دوی شەو بەرناکەێت. ئێوارە بڕیار درا کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بێ، بەڵام ئێستا دیسان قەرار دەرچوو کە هەرێمی کوردستان بکاتە جەژن، بەڵام لە عێراق نەیکاتە جەژن، دووشەم بێتە جەژن. لەو حاڵەتەیە ئەبێ ئێمە جەژنە پیرۆزە لەوان بکەین، نەگەوان جەژنە پیرۆزە لێمە بکەن. لەبەرەوەی هەرێم کردێتێ جەژنی ڕەمەزان، بەڵام عێراق نەکراوەتە جەژن. لەم حاڵەتەیە ئێمە جەژنە پیرۆزە لەوانەکەین، ئەوان نابێت جەژنە پیرۆزە لێمە بکەن. تابعاً ئێمە کە قەرارەکەوا بێمە لەگەڵ خەڵکەکەین بەعام ئەبێ سبەینێ تەواوکەری مانگی ڕەمەزان بێ، دووشەمە بکەینە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان. ئامادەکاریت کردبوو؟ بەڵێ جلوبەرگمان کردبوو، ئامادەکاریمان کردبوو و بەتەمای عەلاقیش بووین، بەڵام ئیتروا تاوەڕێین. تاوت پێمێنیتەوە ئەوەی کامشەبەت بکەیت؟ وەڵای ئیتروا چاوەڕێیەکەین.